بنازم بەم سەراپانازە بازی غەمزە تێبەردا ئەگەر سیمرغی بەربێهەم بۆ یەک مرغی پەڕبەستە ئەسیری چای غەم بێ خانە بە دەربەستە بێ مەجنون لە خەیمەی نازدا عوشرەت دەکا لەیلا چ دەربەستە بە فکرێکە کە ئەم خوێن ڕژە شیری بەستە پشت ئەمڕۆ لە ئەستۆدانی کێیە کێ دەکا ئاخۆ کەمەربەستە بەڕەڵاکردنی نەفست زەرەرخێسە و فەسادەنجێز بە ڕەحمەت بن قەدیمی ئێمە فەرمیانە خەربەستە قسەیکی پڕ لە تەئسیری بە فرزەندەی دەوت پیرێ عەزیزم تازە گەیوی تۆ ئەمن باری سەفەر بەستە لەبەر قاپی خەراباتە منی دی شوەیەکی کرد وتی مەحوی لە بادەت چی ئەتۆ خوێنی جگەر بەستە کە دیم ئاڵۆزە چاوی زوو وتم ئەم فیتنە هەڵبەستە وتی جاران ئەتۆ دەدوت بە من کەم فیتنە هەڵبەستە بە سووتنچم گلەم نەبووە لە دەردی سەردی میهری تۆ من و شەکوا وتی گوێ ناگرم لەم فیتنە هەڵبەستە بەغەیرە شوکر ئەگەر شەکوەم لە جەوری تۆ ببێ سپڵەم وتی حاشا دەزانم ئەم ڕەقیبەم فیتنە هەڵبەستە بەجێیە کوشتنم سووتاندنم خاکت بەبا بۆدام وتی ئاهەنگی عیشقی من مەقاماتە لەگەڵ بەستە بە زوڵفیدا هەڵواسرا بوو دڵی عومری بە سەد ئامال نیگاهی وەک ئەجەل هات و وتی توولی ئەمەل بەستە قەزا بێ دەسەڵاتت کە چییە غەیری ڕەزا چارە لە بەردەستی جەلابە ڕێویەکە شێری پەلبەستە بە خۆکوشتن نەجادی خۆ بدە مەحوی وەکو فەرهاد لە زۆری قەهرەمانی عشق ئەفەندم هەر ئەجەل بەستە لە ڕێگەی مەهلەقەی عشق ئەر بەڵاجۆنی برا لادە ئەوی من چووم لەو مادی هەر ئاهوداد و فەریادە لە بەحری نووری حوسنی بێنیشان ئیفشاکە یەک مەوجە نیشانی دا بە عالەم ئیختراعی حەشری بێوادە چییە خوسران ئەمەندە مەستی لەه و لەعبی دنیا بوون برا عمری گیرامی بەس لە ڕێی ئەم بادە بەربادە بە غیبتە بەو خودا پێداوە تووبا لەهویە ئەهلی خولد لە کوورەی ناری غەمدایە بە داغی دەردی تۆ شادە هەمیشە دیدە بەحری گەوهرە و دڵ پڕ لە نەقدی داغ لە بن نایە بە مەسرەف چونکە خەزنەی من خودادادە لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ وتم و وتی مەحوی بەسی بێ مشریکی بەس یا لە دنیا یا لە من لادە